لە دوکانێکی بچووکدا ئیشی کارگەیەک دەکات. ئەگەرچی هەڵکشانی تەمەن ڕۆژ لە دوای ڕۆژ لەرزینی دەستەکانی زیاتر دەکات، بەڵام هێشتا چۆکی دانەداوە و ئەوە 32 ساڵە. بە چەند کەلوپەلێکی سادە پێداویستێکی سەرەکی گوندنشینان و کاروانچیان پڕ دەکاتەوە. ئەم پیاوە حەسەن ئەحمەدی تەمەن 75 ساڵە، دانیشتووی قەزای حاجیاوایە. خەڵکی بە وەستا حەسەنی کورتاندوور ناوی دەبن. 32 ساڵە ویشەی دەکەم، لە ئێرانی فێری ئەو ویشەی بووم. بە زۆر 16 ساڵە لە کاسکام و لە بناری قەندیلی. ئەو 16 ساڵشی هاتوومە ئاجیاوایە، وەختێکی لێ زەڵێ بووم لە عەدوودی شوێنی لەوێ کوتان وشتم دروستەکە وەڵاخم ناڵەکردن. جا ئەلان دوکانم نیاوتە مەدانە ئاجیاوایە مەدانی ماڵیاتی ئەو ویشەی دەکەم. کوتان وشتویا دروست دەکەم، ئەو غەراز و مەراز و کۆنیش دەفرۆشم، وەک کەپەنکی شوان و زین و لەغا و ئەو شتانە. هەموو شتم لە ئێرانیوە بۆ دێ لەو گیانی ئەو گیاشم هەندێک لە ئێرانی دێنم، ئەلەو پشتەی نەبێ ئەلەوە جوواڵی نەبێ، هەموو ئەو بە مادە هەموو ئێران. وەستا حەسەن ڕۆژانە نزیکەی 11 کاژێر کار دەکات. بە زۆری کورتانی ئەسپ و هێستر دەدورێت. نرخشیان لە نێوان 40 تاوەکو 90,000 دینارە. جا لە سەرەتاوە دەبێت لە عەرزی لەسەر چەمەندۆیەکی تەخلێکی بدروی دنیا بێ خواری و ئەوە تێدا بێ، جار ئەو گیای تێدەنێ و بەس ڕۆژەکەی خەریکم تا سەعات شواری هەستم، نوێژم کرد خەریکیانم تا ئێوارێ کوتانەکی دەدرومەگە چشی دیم نەبێ. کوتانێکی دروست دەکەم ئێستا باز زۆر دروستن کوتان نوێ کرد و کوتانم دروست دەکەن وڵاتشم ناڵ دەکردن. بەس ئێستا نەزەوقم وەک جاران لەسەرە و وەک جارانیش مەقبوڵیان نیە. ساڵانەوە وەختی خۆ یەک کلی ئێستران بە 1000 دینارم دەفرۆشت، مادیشیان گرانتر بۆ بەس ئێستا بڕەکە ڕزانترن و بەس لولادەیانیش کەم کە مادە ڕۆندەنا وەکو چاکە پێویستیان نییە، بەس خەڵکیش کەم دەدروێ. سەلام بڵێم ئاجیاوە دوو کوتان درویالێن، ئێک وەستا برایم یەکش وەستا حەسەن ناجی هەموو ئازیانی نیاوە. ئەو حەسەن جان باشی ئەوسار تەنە ئەوسار نەوەڵای ئەوساری بە گوڵنگە وەرە دەری وەرە دەری باکردی باشی ئەو حەسەن ئەحواڵت چاوت ناچێت هەن بە 6,000 هەن بە 50 هەن بە 45 هەن ئەوە جا دەبێ ئەگە تاوت کرد هەموو شتی بدروی و کوفانی لێ بنێی و جا ئەوە پێشەوەیەتی دوایشی ئەوەی دوایشی دەبێت گچکەتر بێ پێشەوەی جوانتر و ڕێک پێکەی لەبەرەوەی سواری وڵاقی دەبی باری لێ دەنێەوە بێ پاش و پێشان نەکە. کورتان لە پەڕۆ و قامیش دروست دەکرێت، دەخرێتە سەر پشتی ئەسپ و هێستر و گوێدرێژ. بۆ بارکردن و سواربوون سوودی لێوەردەگیرێت. لە پاڵ پیشەی کورتاندورین وەستا حەسەن هەر لە دوکانەکەی خۆیدا ئیشی ناڵبەندیش دەکات و لەو ڕێگەیەوە بژێوی ژیان بۆ خۆی و خێزانەکەی دابین دەکات. ئەبوبەکر ئیسماعیل ڕووداو، قەزای حاجیاوە.